بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوی خۆی گەورەتان لێبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی نیهانی قورئان خۆشحاڵین لە ئاڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ئازیزان، لەم دەرفەتەی بەرنامەدا باس لە پێگەی ژنەکەین لە ئیسلامدا. خۆی گەورە لە قورئاندا چۆن باسی پێگەی ژنانی کردووە. دەوترێت کە ئیسلام هات پێگەی باڵاتر و بەرزتر و فراوانتری بە ئافرەتان بەخشی لە ڕووی مرۆڤبوونەوە، لە ڕووی ئەرک و بەرپرسیارەتیەوە. بەڵام تا ئێستش خەڵکانێک هەن کە گرفتیان لەم بابەتەیە هەیە، کۆمێنتیان هەیە و قسە ئەکەن، ڕەخنە دەگرن. ئێمە دەمانەوێت گفتوگویەکی کراوە و فراوان لەسەر ئەم بابەتە پێگەی ژن لە ئیسلامدا و لە قورئاندا چۆن باس کراوە لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد پێنجوێنی سەرۆکی لیژنەی فتوای سلێمانی ئەنجام بدەن. سەرەتا بەگەرمی بەخێرهاتنی جەنابی مامۆستاکەین. کاک دکتۆر بەخێر بن. زۆر سپاسانەکەم. خۆشحاڵین بە ئامادەبوونی جەنابتان. ئێمەش بە هەمان شێوە زۆر خۆشحاڵین. بەخێر بن. بەخێرهاتنی ئەوەی بەڕێزی شەکەم بۆ بەرنامەکەمان. بەخێر بن سەرچاو. لەبەرەوەی کە بابەتەکە بابەتی ژنانە، دەرفەتی زیاترمان بەوان بەخشەی کە لە بەرنامەکەی ئامادە بن بۆەوەی ئەگەر پرسیارتان هەبوو بەڕێز کاک دکتۆر وەڵامتان داتەوە. کاک دکتۆر، ئەمانوێ بزانین هەر فعلەن بە هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام پێگەی باڵاتر و بەرزتر بە ئافرەتان بەخشرا، ئەمە چۆن باس کراوە لە قورئانی پیرۆزە؟ بەڵێ، بە ناوی خوای پەروەردگار و دروستکەر و بەدینەری ئەرز و ئاسمان و هەروەها درود و سڵاو و میهرەبانی و ئاشتی خوای پەروەردگار بەشە بەسەر گیانی پاکی سەروەرمان رسول الله صلی الله عليه وسلم، یارانی و هاوڵان و زانایان و خوانەسان و هەموو پیاوچاکانی ئومەتە. سەرەتا سڵاو و ڕێزم بۆ ئێوەی بەڕێز بۆ ئەم میوانە ئازیزانەوە، زۆر سپاس. برادەرانی پشتی کامێرە و هەروەها هەموو موسڵمانان، دەبەتی موسڵمانانی شاری سلێمانی و ڕۆژەوانان داواکارین لە خوای پەروەردگار کە تاعاتی هەمووان قبوڵ کە ئینشاءالله و لەم مانگەدا بە سەروەریکی گەورەوە ئینشاءالله ناومان تۆمار بێ لە لیستی ڕۆژەوانانی مانگی ڕەمەزان و ئازادبووان لە ئاگری جەهەنەم و دەستکەوتە گەورەکانی ئینشاءالله بەندایەتی پەرستش ئینشاءالله. بابەتی ئافرەت و بابەتی ژنان یەکێکە لەو بابەتانەی هەر لە دێر زەمانەوە قسە و باسی لەسەر کراوە. لە ناونەتەوە جیاوازەکان و گەلە جیاوازەکانە تێڕوانین و دیدی جیاواز لە بەرامبەریە هەبووە. بەڵێ، خۆکاری ئەمەش دەکەڕێتەوە بۆ ئەو دیدە بچکۆلەی کە خودی ئینسان هەیەی بۆ سەریکردنی گەردون و دروستکراوەکانی دەوروبەری. یاتی پیاوان کاتێکە دەڕوانن بۆ بەرام بۆ بە دەوروبەری خۆیان لە دیدی خۆمانەوە ڕاوەی دروستکراوەکان دەکەین، لە دیدی خۆمانەوە ئامانجیش بۆ دروستکراوەکان دیارەکەین، لە دیدی خۆمانەوە لە هەمان کاتە پێکاتەوە فەلسەفەی بوونیشی بۆ دیارەکەین کە ئەمە دید و تێڕوانینی خودی ئینسان بۆ ڕوانی لەم جۆرەشتانە ناتوانێت تەواوی حەقیقەتی و وێنا ڕاستەقینەکەی دروستکراوەکە بخاتە دی وەبی خاتە ڕووەوە بەچا بە تەواوەتی بیناسێنێ. بۆ یەکێک لەوانش کە بۆتە کێشە مەسەلەی ئافرەتان بۆ لە دیدی پیاوانەوە لە دیدی ئینسانەوە تێڕوانیوە و ئەو هاتووە فەلسەفەی بوون و ژیانی بۆ دابینەکە و دێبۆی دیارەکە بەبێ گەڕانەوە بۆ میستاقێتی گیا بڵێن بۆ چاریکێکی گەورەتر و فراوانتر کە لە مەسەلەی خەڵق و دروستبوون و گەردون و ژینگەیە. ئەمە بمانێ نەمانەوێ هەموو ئەم گەردونەی کە تۆ دەیبینیت لە زەمانێک کابووە و نەبووە و دواتر هاتوۆتە بوونەوە. کارۆتە بوون هەریەکە لەم دروستکراوانەی کە لەناو گەردوونە هەیە بۆ فەلسەفەیەک بوونی هەیە، هەریەکان وەزیفەیەک ئەنجامەدا، بەڵام لە سەرنجامە هەمویان هاوبەشن لە مەسەلەی دروستبوونە، هەمیان لە نەبوونەوە دێنەبوونەوە، بەڵام هەریەکان بەڕێنێکی جیاواز و بەسیفەتێکی جیاواز و ئەتوارێکی جیاواز، بەڵام لە دوجارە کۆیان کەین و هەمویان یەک شت یەک فەلسەفە تاقیەکەن کە ئەویش بەرقەراربوون و بەردەوامکردنی ژیانە، کە ئەویش ئاسانکردن و ئاسانکردنی بەڕێوەبردننی ژیانە لەسەر ئەم گەردونە. لێرەوە ئەگەر لەو وێنا گەورەی گەدوو بێن و خوارەوە بەناو خودی مرۆڤ، کاتێ مرۆڤ خوات گەورە دروستێکا لەسەر زەویدا بە هەمان شێو وەزیفەیەکی پێ بەخشێت کە وەزیفەکەی ئەو گەورەترە لە وەزیفەی دروستکراوەکانی تر. ئەو وەزیفە و فەرمانی کە بەو دراوە فەرمانی ئاوادانکردنەوەی سەر زەویە و ئەم ئاوادانکردنەوەیش بە تەنها نە بە پیاو بەخشراوە نە بە ژن بەخشراوە،
وەکو خوای گەورە بە هەدوو ڕەگەزەکەی داوە کە خود ناوی ناوە ئینسان و ناویشی ناوە بەنی ئادەم و ناویشی ناوە ئەناس بەم مەفهومە بەم چەمکە گەورە قورئانی پیرۆز دێت ژیانە سازێنێ بۆ خودی مرۆڤ. لەم دیدەوە گە بێن سەرنج بین کەوابوو دیارە فەلسەفەیەک لە پشتی دروستبوونی هەم مێوە هەیە هەم نێرەوە هەیە بۆیە کە ئەو دیقەتە لە قورئان وەرەگرین کە قورئانی پیرۆز پێمان دەڵێ ئەگەر پیاوان بە تەنها خودی خۆیان بوونایە تەنها بەشی زەمەنێکەکەن و ئەگەر ژنانیش تەنها خودی خۆیان بن هەر بەشی زەمەنێکی دیاریکراوەکەن کابوو 70 ساڵ و 80 ساڵ بەڵێ 200 ساڵ 1000 ساڵ تەمەنی زەوی ناتوانن بەڕێکەن بە مشتێک چەند کەسێکی لە پیاویان چەند کەسێک لە ژن بەڵکو بە هەردووکیان کاتێک پێکۆ لە ژیانە بن ئەتوانن بەردەوامی بە ژیان بن و بەردەوامیش بنە سەر ژیان زەوی بە هەردووکیان ئاوادان بێتەوە ئەم وەزیفە گەورەی کە ئەدرێ وەزیفەی ئاوادانکردنەوە وەزیفەی بەرکارهێنانی ئەم کەرەستانی کە لە گەردوون هەیە هەموو ئەم کەرەستانی کە هەن بە پەکاری هێنرێت بێ بەکاری بێن هەر کەسە لە بوارێکە ئەمە بە هەردووکمان بەکاری هێنین یەک کەسمان بەکاری نایێنێت چونکە تەنها بەشێکی بۆ ئێمە باشە بەشێکی بۆ ڕەگەزەکەی تر باشە بەشێکی کە بۆ ڕەگەزاژێ بۆم ڕەگەزی تریان ناشێ بۆیە هەتا بەکارهێنانی کەرەستەکانی گەردوونیش هەدراوەتە دەستی ئینسان بۆیە خوای گەورە کە دە ڕوومان تێکە فەرمی یا ئەیوهە الناس ئینا خەلەقناکم من ذەکەر وأنثى ئێوەمان دروست کردووە لە چی لە نێرێک و لەمەیە کەوابوو هیچتان وانەزانم فەزیلەتێکتان هەیە لەوی ترتانان نییە ئەو فەزیلەتەی کە لە خەلقا لە منا هەیە کە پیاوێکم ناوم پیاوە ناناوم نێرە هەمان فەزیلەتی بوونی لە ئافرەتێکا هەیە کە ناوی بەیەکە ئەو یەکسانیی کە باز دەکرێت لێرە تحقیق بێ جام یەکسانی کە لێرە باس دەکرێت یەکسانی بەڕاستی چەمکی یەکسانیش پێم وایە چەمکێکی شێوێنراوە چەمکێکە کەواتاکەی لە واتە حەقیقی و واقعەکەی لا ئەزێ کەتواریەکەی بە واتایەکی پێچەوانی کەتواری چۆن کاتی ئێمە باسی یەکسانیەکەین هەموو ئەوانەی کە لە ژیان هاین وتمان هەمومان یەکسانین لە خەڵقا هەمومان یەکسانین بەس ناگونجێ من لەگەڵ گوڵێکا یەکسان کەی لە هەموو شتێکە ناگونجێ من لەگەڵ بەردا یەکسان بوو کەرگەڵە هەردووکمان مەخلوقین هەردووکمان مادەین باشە هەردووکمان لە دنیا داین لەسەر زەوی داین بەڵام ناگونجێ من لەگەڵ بەردێکا یەکسان کەی لە هەموو شتێکە بەڵام لە هەندێک شتا یەکین بۆیە مساواتێک کە قورئان باسیەکات چەمکەکەمان بەڕاستەکاتەوە ئەڵێ یەکسانی ڕەها لە بینی ژن و پیاوە مەحاڵە وەشتێکیشە ئەسڵ ناگونجێ بەڵام بیژڵێ یەکسانین دیسان غەڵەتەکەەوە هەڵە کردووە بەڵام لە هەندێک شتا یەکسانن لە هەندێک شتا جیابنەوە ئەو جیاوازیانە ئەو وەزیفەیەک ئەو ئیشەیەکە بۆی دروست بووە ئەو فەلسەفەیە کە لە پشتی بوونیەوە هەیە ئێستا باسی جیاوازیە لە پیاویشا ئەو فەلسەفەیەکە بۆ بوونی هەیە باسی جەنابەت لەسەرەوە بوو کە لە خەڵق و مرۆڤایەتیە هیچ جیاوازیەکی لێرە قسە بکەم کاڵم قورئان ئەم چەمکە ڕاستەکاتەوە بەچی بڵێ کە ڕەها نییە بەڵکو یەکسانیەکان لە چەند شتێکا هەیە جیاوازەکان لە چەند شتێکا بۆیە هەڵەیە بڵێن پیاوەژن بە تەواوی بەڕەهاییە یەکسانکەین ئەگە وامان کرد ژیان لێتە تێگەدەین پیاو چێ وەزیفەی ژن بینە ژین وەزیفەی پیاو بینێ ئەگەر وای لێ بکەن ژیانمان تێگەچێ ئەو بەختیاری کامانە بەرجەستە بێ بەرجەستە نابێ ئەمە چەمکی قورئان کەوابوو لە مەسەلەی خەلقا مەسەلەی خەلقا هەمومان نەک تەنها من و پیاوەژن گەردوون هەجی مەخلوقاتیشە لە خەلقا یەکسانمانەکە هەمومان هەر مەخلوقین بەڵام لێرەوە لە مەسەلەیەکی تر بێتە پێشەوە کە مەسەلەی کەرامەتەوە لەقەد کەڕەمنا بەنی ئادەم ناڵێ لەقەد کەڕەمنا الرجال ولقد كرمنا النساء ولقد كرمنا بني آدم کێجە دە ضمنی ئەوەی کە لەژێر ناوی ئادەمیە جێ بێتەوانێ هەمومان لە مەسەلەی تەکلیبە یەکسانین کەوابوو من فەزیلەتی کەرامەت لە منە جیاوازینێک و کتۆن لە ژنەکە هەیە ئەو کەرامەتی کە بۆ ژنێک هەیە هەر بە هەمان کەرامەتەکە بۆ منیش هەیە هیچمان بەهۆی من بە بۆی نێربوونەوە فەزیلەتم بەسەر ئەوان نییە ئەویش بە بەهۆی مێنبوونیەوە لە من خواتر نییە ئەبێ ئەم چەمکە ڕاستکەینەوە چونکە مێبوون نەبووتە سنتەرێ یان نێردن نەبووتە سنتەرێ بۆی فەزیلەتی پێکەسب بکەین بەڵکو ئەوە دوجار بەکارهێنانی توانەکانمانە بە ئەداکردنی وەزیفەیە فەزیلەتەکان کەسب بکەین کە دوای ئینشاڵڵا ئاماژەی پێ یەکەم لە مەسەلەی بابەتێکی تر پێشە مەسەلەی ژیانە خوای گەورە هەمومانی بە زیندوو دروست کردووە حیاتی من و حیاتی ئافەتی فەرقی چییە هەردووکمانە حیکاتی ئەژمرین هەردووکمان هەر مۆتمان پێوترێ نەمدنی ژنێک جیاواز نەمدنی پیاوێک جیاوازە کەوا بوو حیاتەکە لە منە هەیە هەمان حیاتەکە لە ئافەتەکە هەیە ژیانیش بۆ من بە هەمان شتە ئەو گوڵەی کە من بۆنی پێ ئافەتیش بۆنی پۆوەکە ئەو خواردنەی کە منی خۆم ئەویش بە هەمان شێوەی خوا ئەو کەرەستەیی کە لە گەردوونا دروست کراوە لەو مادانەی کە منی پێژین بۆ وەکو ئینسانێک ئەویش بە هەمان شێوە پێی خوارد و پێژی بۆیە جیاوازی نەکراوە لێ بڵۆڵام خواردنە مەسەن تەنام گوڵە بەس بۆ پیاوە ئەوش ئەمدا بێژن بۆنی کاگەر ئەو بۆنی کراویان مرێت ئەویشان ئەخین کێپی شتی وامان نییە لە گەردوونا بۆ یەکێک لە حیاتە هەموو ژیان و کەرەستەکانی ژیان یەکسانی تایە
لە بابەتی مەسەلەی تێگەشتن و فەهم و دیقەتدان و وردبوونەوەیدا قورئان جیاوازی نەکردوینە نەوانی ژنان و پیاوانە بۆی سەیدەکەی چەنە عیلم بۆ پیاوان هەیە نەش بۆ عیلم بۆ ئافەتان هەیە زانایەک لە پیاوە هەڵەکەوێ زانایەکی لە ئافەتە هەڵەکەوێ ئیمامی شافعیەکمان لە پیاوانە هەیە سەیدێکیشمان هەیە لە میسرا بێتە مفتیەکی زۆر گەورە و مامۆستایەکی گەورە و چەندە هەڵ دەزی لە ئاخوێنن پیا و ژنانی دەزی لە ئاخوێنن فەرقی ئەم دوانە لەو مەسەلەیان نییە چونکە هەردووکمان تواناکان وەکو یەک باین بەڵام لە بەندایەتی و پاداشت و سزایە مامۆستا بەڵێ لە هەمان کاتیشە بەندایەتی و مەسەڵەن ئەو شتانی کە مەسەڵەن من بیکەم ئەژم دەستکەوێ ئافرەت بیکە هەمە ئەژی بۆ نووسێ بۆیە لە قورئانی پیرۆزە فەرقی نەخستووە لەوە لە بابەتیەوەی کاگە ڕۆژوی ئافەتێک پاداشی کەمتر بێت لە ڕۆژی پیاوێک نوێژی ئافەتێک پاداشی کەمتر لە پاداشی ئافەتێک شتی وامان نییە لە دیدی قورئانی پیرۆزە بۆیە هەموو ئەحکامە شەرعیەکان ئەوانەیان کە ئەحکامی عوبودیەتن پیاوان و ژن هەردووکیان پێکەوە یا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام کێ ئەهلی ئیمانە ئەوانە كتب عليكم الصيام جا نەکراوەتەوانێ ئافەت و پیاو دیایە باشە نێر و مێجا نەکراوەتەوە ڕەگەزێتیانە هەردووکمان پێکەوە لە مەسەلەی کەسبی ماڵە لە مەسەلەی دەستکەوتە للرجال نصيب باشە وللنساء نصيب قورئان یەسەر پێت بۆمان ڕاست دەکاتەوە نەڵێ وەڵا بۆچی کەسابەت بە ئافرەتان ناکەین لە مجتەمەعی ئیسلامی لەبەرەوەی عەقڵی ئەمە کەسابەت ناشکێ لەبەرەوەی نای لێ نازانێت لەبەرەوەی نازانێت بازرگانیکە هیچ وامە لێ لە قورئان فەرمێ للرجال نصيب وللنساء نصيب مما اكتسبوا مما اكتسبنا کابوو ئەتوانێت وەکو چۆن پیاوە ئەتوانێت بژی پارە پەیداکەش نتوانێت پەیداکە بەڵام کاتێک کە لە شەریعەتی ئیسلامی واجبی ناکە ئەوە فەلسەفەیەکی تر لە پشتیەوە هەیە بابەتێکی ترە کە دوای ئاماژەی ئینشاءڵڵا بەهۆشەکەم ئەمانە مەسەلەن سەرنجەی لە بابەتی حتا بابەتی میراتە زۆر جار هەیە ئەمە کرێ بە قەزەیەکی گەورە قورئان لە بابەتی میراتە سەرەکەی بۆ پیاوانیش و ژنانیش یەکسانەکە ڕجالیە فەرمی نەسیبون باشە قوربان دەکێ لەوەی کە باوکو دایکێ بەجێهێشتووە باشە قوربان و هەروە بۆ پیاوانی بە هەمان شێوە نەسیبیان هەیە فەرمی پیا و ژن نەسیبیان هەیە بەشی خۆیان پێدین میراتی ئەم پیاوە کە بەجێ ماوە ژنەکەش بەشی تیا هەیە پیاوەکەش بەشی تیا هەیە هەرویکیان نەسیبیان قورئان فەرمێ هەیە بەڵام نەسیبەکە کە دابەشەکەین لە بەشەکەیە کە دەوزیاکرێت جیاوازێ بۆچی کراوە لەبەر خاتی مەسئولیاتە کەواون ڕەگەزی نێرومێ سنتە نیە لە دابەشکردنەکەیە لەبەر خاتی مێبوون نییە کە من پێدەم و یا ئەو زۆری پێدەم لەبەر خاتی مێبوون نییە ئەو دوو بەشی پێدەم و ئەو یانێک بەشی بەرپرسیارەتی و مەسئولیەتە کاتێک کە لە ئیسلام ئاڵێ من ئافەتان ناکەمە بەرپرس دەبەستە نەفەقات و خەرجیەکان 19 بابی نەفەقاتمان لە شەریعەتی ئیسلامیە هەیە لەسەر ئافەت نیەکدانیان پەیداکات و مەسەفی بکێشێ بەڵکو من پێچەوانەشەوە پێویستەکە پیاوان نەفەقەی ئافەتان لە هەر پۆستێکی هەیە بیکێشێ باشە کاتێکەکە تۆ مەسئولیەتی زیادە پێدا ئەگە بەڕێوەبەری دایرەیەک بکەن بە مدیر ئەکەن بە مدیر عام بۆچی ملیۆن نوێک لە پۆستە لە مەعاشەکەی زیاتر دەینێ بۆ عەقڵی بە مدیر عامی عەقڵی جیاواز بوو لە منێک کە کارمەندم لە ئیستیعلاماتە عەقڵی گۆڕا هیچ سەلیقەیەکی بۆ زیاد بوو نا هیچ معریفەیەکی بۆ زیاد بوو پرسیارەکەیەتی مەدەم بەرپرسیارم ئەم دەستگایە لە خراپ و لە باشی بەرپرسیاتی یەکەم ڕۆکاتە ئەو لە تەفەڕوغی زۆرتر بۆ بکە ئەبێ زۆرتر بمێنێتەوە کە زۆرتر پێوەی خەریبێ لە مقابلە تەعویزی بکەین معاشێکی زیاتر دێنێ بەڵام من بەرپرسیارم سەر نێکتابێکە ئیمزایەکەم یاد نارێکی نووسم و هەرە نەیە سەرم پێویستە ئەمانە بەڕاستی لە ئیسلامە بەم دیدەوە دەڕوانێ نە بخوانە غەبەتی دینێرومێتی سەرنجی داوی وێ کا سەرنجەی لە باسی ماڵ و سامان و دنیاداریە ئافەت و پیاوێکسان نەکاتەوە للرجال نصیب وللنساء نصیب باشە بۆ تاکو پێمان بڵێ کاکە ئەم یەکسانی خودایی کە بۆ پیاوان بۆ ئینسانی داناوە یەکسانیکی قەدەری ئیلاهیە ناتوانین کەسمان لە کەسی بسەنینەوە من بۆم نییە لە ژنی سەرژنی بۆ نیە لە میم سەنێتەوە بە هیچ داوایەک بە هیچ داخوازیەک ئەمەی کە ئێستا ئێمە دین دروست ئەکەین کێشەکە لەوایە ئەمانەوەیە ئەوەی کە بەسەر ئێوە بە ناوی ئەوەی ئافەتان ئازادکە ئافەتان بەمانە ئەوە نییە بیەوێ ئافەت خاتە لە مەقامی خۆیان بیاڵێ ئێوێ ئافەت باشتر نزیکاتەوە لەوەی دەستی باشتر زووتر پێی بگا لە ئیسلام ئەوێ ئافرەت لە مەقامی خۆیان بێنێتوانێت دایکایەتی و خوشکایەتی و باشە پوریەتی و ئەوانەی لە کیس نەچێت کچێتی لەناو کۆمەڵگەیە ئەمە بپارێزێت چونکە پاکێزەی ئافرەت بەلای ئیسلام و گرنگە بۆ دایکی ئەو نیوە ئەو کۆمەڵگەیە دایکی ئەو هەموو ئەوانەیە کە ئێستا بوونیان هەیە دادوەرە گەورەکان و ڕئیسەکان و سەرۆکەکان و هەچی بەپرسی گەورەیە ئافرەتان دایکیانن ئەوانەی ئەم دایکە لەو مەقامە گەورەیە بێ هەمومان خزمەکاری نەخوا نەخواسە بیکەنێ خزمەکاری خۆمان ئەبێ پیاوان ببنە خزمەکاری دایکان خزمەکاری ژنان ئەوە دەباسی قیوامە کە دوای ئاماژێکی پێگەم ئینشاءڵڵا ئەمانە دیدی قورئانە لە مەسەلەی خەڵقا لە مەسەلەی یەکسانیە سێگێ بەم شێوە کە بوو مەسەلەی تەسویە یەکسانی بابەتەی غەڵەتەکەی لەوایە کەمانێ ڕاهایکەین
بەڵام کاتێک گەر هاتوین بەم دیدە سێرمان کرد هەر کەسە بە وەزیفەیە دروست بۆ وەکو چۆن مەسەڵەن کارگەیەکی سیارە تەشبیهە بەس بۆ نمونەیەک سیارەی کارگەیەکمانەیە سیارە دروستەکە 4 نوع سیارەی هەیە هەمویان یەک کارگەیەن یەک شەریکەیە بەڵام شەر نییە هەر 4 سیارەکە لە مواصفاتە وەکو یەک وابن ئەبێ ئەمە جیاکردن نامێنن بەڵێ ئەمە ڕاهایی وەکو یەکوان ئەگە وەکو یەک بێت ئەوە سیارەکەشان وەکو یەک وابێ بەهاکار وەکو یەک وابێ قیمەتەکە وەکو یەک وابێ ئەو هەموو بازاڕێک کە دنیایان جۆرایی تایە دنیای جیاوازی هەیە بۆ ناکرێت بە ئیشکال بۆ کاتێک ئێمە دین خوێندنەوەیەک بۆ ئافەت و پیاوەکەی نەشریعەتی ئیسلامیە یەن بەم دیدە خوارە بەم دیدە ناڕێکە بەم دیدە تەسکەی خۆمانەوە سەرنجێدێن دیدە ڕاهاکە سەرنجناین کە ئەمە شتێکی گەورەتر لە پشتی ئەم فەلسەفەوە هەیە ئافەتان کاتێک کە لەگەڵ پیاوان لە مجتەمەی ئیسلامی جیاکراونەتەوە لە هێندێ نەفەقات و خەرجی و شتی کار و وەزیفەیە لەبەر خاتی ئەوە نییە کە پیان ناکرێت ئەمە دادە بە کەڵکیەوە نابیخەمە بازاڕۆ بە کەڵکیان بیکەمە دادوە بیکەمە مامۆستا ئاخر هەر ئیسلام نەبوو کاتێک کە لە مجتەمەیەکی وەکو عەرەبیە کاتێک کە ژن لە قۆناغ و مەرحەلەیەکە دەبێتە میراتی پیاوە ئازاکان ئاخر بەڕاستی تا و قۆناغە ڕۆژ وەکو کەرەسەی ماڵ وەکو کەرە وەکو قەنەفە و کورسیەکەی ماڵی وەکو وڵاقەکەی ماڵی مامەڵی لەگەڵاکرێ هەر ئەو ئافەتە عەرەبی کە کاتی خۆی ئەمەڵەکە ئەسەکانن مهەندیسە حاکیمەیە داعیەیە فەیلسوفە مفەکیرەیە باشە نووسەرێکی زۆ گەورەیە لە شایەی ئیسلامە هەر لەو قۆناغە گواسی بۆ قۆناغە ئەم هەموو فەزڵە دروست دەرکەوتی کێ دەرکەون خۆ مجتەمە عەرەبیە بوو کە ئافەتی ئەوە سەرنجەیە کاتێک لە عادەی شەرعیە بووە تا تەواو بوو لە خێمەیەکا بووە لە ژێر دەرگاکەوە قافەکەی بۆ پڕێک و پیسە چووکە نابێت نزیک ما بێتەوە کاتێک کە قورئان هەموو چۆکانی ڕاست کردوانێ فەرمی کاتێک ئافەتان لەو حاڵەتە ئابوون تەنها ئێوە بەس تەنها وازیان لەبێن لە کاتی سەرجەوی بەس ئەوە نەدێت قەدەغەکردن نان خواردن و تێکەڵاوبوون و دانیشتن و هەموو ڕاستکردنەوە یعنی کاتێک بەسەر بۆ نمونە لە مجتەمەعاتی عەرەبیە لە پێشی هاتنی ئیسلام و قورئانی پیرۆزە ئافرەتان تەبادولیان پێکرا یعنی تەبادولی زەوجات هەبوو نیکاحێکی تایبەت مەشهور هەبوو لە بینی بناوبانگەکانە باش ئەیگۆڕیەوە لەگەڵیا نیکاحێکە بۆ ناوی شیغار بوو نیکاحێ بە ناوی خیدن و کە ئێستا پێوتێت گێڵفرەند و ئەمانە هەموو ئەمانە ئافەتان بە کاڵا بەدەستی پیاون بە ئارزی خۆیاری پێکرا بۆی نەبوونە دیفاع لە خۆی بکە نەیشی ئەتوانێت بڵێ نا ینی ئافەتە بیوتیانە کۆتاش یا کوشتن بوو یا سزادان بوو یا دروخستنەوەی بوو لە ژیان لە مەسەمە شێوازیان خڵت تا کۆمرێ لە شوێنێک سەرجینیانە کرد ئەو ئافرەتەی کە لەو مجتەمە عەرەبیە کاتی خۆی ئاواژە ئێستا سەکردەیە هەندێکی کێشەکە ئەوەیە مامۆستا تۆش هاوڕای ئەوانەی کە ڕخنە لەم مەوزوعە ئەگرن بەڕاستی جاهلن یعنی علمیان نییە بە وردەکاریی کە جەنابەت باسی یەکەی علمیان نییە بەو حەقیقەتی کە لە ئیسلام و لە قورئانە هاتووە دەربارەی ژن و پێگەی ژن و ئەرک و مافەکانی ژنیانی نەک تەنها مەسەلەی علمیش نییە لە ڕاستیە بابەتێکی تریشمان هەیە حقدێکی گەورە هەیە لە ئیسلام خۆی هەر شتێک گەر بمانەوە دراسی زانستی بکەین لە خۆشەویستی و گەینە حەقیقەت بەس ئەم فکرەیە کە ئێستا لە ناو مجتەمەی عەرەبی ئیسلامیە زۆر بڵاو بۆ تۆ کە دژی ئەم تەفسیرەکە بەڕق و بەداخەوە ینی بەبێ ویزانی هەموو جا من ئەمە قوتووە بە برادران ئەرێ پێم ناڵێن ئەو حەقدە لە چیایە ئەو ئیسلامی کە تۆ دژ قسەی لەسەرەکەی چ زەرەرێکی لە نەتەوەکەت داوە لە خودی خۆت داوە لە کیانت لە هەستت لە نەستت لە ماڵت لە سامانە چ زەرێکی دەداویت تۆ بەم ڕقەوە ئەچیتە بە دراسەیەکی یاخ لێ ئەخوێنیتەوە یا جاری وهەیە خوێنەوەکانی ئەمانە بڕەزانە لە نایە لەسەر چاو ئەستەکانی خۆیان بخوێنەوە لەسەر چاوی دژەکانەوە خوێندنەوە زۆر باش ئەو جیاوازەی کە ئیسلام پێویستیەکە کەواتە بێ هەندێک جیاوازیش هەبێ لە شوێنی خۆی کە جەنابەت بە ئاماژە پێداوامە شوێنی خۆی یەکسانیە و شوێنی خۆی جیاوازیەکە چۆن ڕوونەکەیتەوە بەڵێ جیاوازیەکان لە شریعەتی ئیسلامیە جیاوازی ئەحکامی جیاوازی هەندێک حکم و فەرمان هەیە بە گوێرەی ئەو داخوازیانەی کە لە ژیانە ڕوەکاتە ڕەگەزێکی پیاوە ڕەگەزی ئافرەت بەسە بۆ نمونە هە لە باسی ڕۆژ و کەم ئێستا بۆ زۆر نمونەیەک ڕۆژ و قورئانی پیرۆزە فەرمی کوتیبە عەلەیکم الصیام سەرەتا بەعام لەسەر هەمومان فەرزەکە چ پیا و چ ئافرەتان بەڵام ومن كان منكم مريضا أو على سفر باشە ئەگە کەسێکتان نەخۆش بوو یاخود سەفەرێکی ئەمە دوو حاڵەتیدا طبیعی ڕوویدا لە پیاوان و لە ژنانە ئەگونجێت نەخۆشکەوێت لەوانگە ڕەمەزانە چی بکە باشە ئایا ئەو فەرمانە گشتیە شمولێکە ئەگەر لە سەفەر بووی لە ماڵی خۆتانانیت و جێگەکە بە کەڵک نایە و ناتوانانی وکم ماڵی خۆتان پارشێ بکەیت و ئیستراحەتکەی ئەمانە فەرمێن فعیدەة من ئەیام ئوخر هەر لەوێت چیەکە ئاسانکاریەکی بۆکە بۆ چووکە داخوازیەکی ڕووداوی لە ژیانمان ڕووی داوە طبیعی نییە شوێنێک هەیە ئەو جێگە بە کەڵکی ئەوە تواناکان ناتوانێت دەوێتدا بە شێوەیەکی ئاسایی بە ڕۆژوو بم
دوایە فەرمێ وعلى الذين يطيقونه پیاوانێکمان هەیە تەمەنیان زۆر تێپەڕیوە و چ ئەژنان و چ پیاوان هەردووکیان تەمەنیان زۆر تێپەڕیوە چی بکەن باشە هەر ناتوانێت ڕۆژ بگرێ یا ذاکیرێ فەقیرە نەماوەیش هیچ لە دنیا تێناگا حەج حاڵی نابێ ئەمە هەز ڕۆژوو ناگرێ فەرمێ فیدیە و طعامی مسکین هەر خواردنەکەی بۆ بنوتە کۆتایی وەرج ئەمانە لە ئیسلامە ئەحکامێ دەرەکا لەوە خاتی چییە لەوە خاتی و دواخوازی ڕۆژگار شوێن جێگە کەسێتەکەیە لێرە ئەگە جیاوازی لە نێوانی ژنان و پیاوان ناکراوێت لە ئیسلامە ئالەم ڕۆیە داخوازی وەزیفەکەی خوازێ ئافرەتان کە خی گەر دروستیانەکات ڕەگەزی مێ وەزیفەیەکی هەیە ڕەگەزی مێ نێریش وەزیفە فەرمانی ئیشی ئافرەتان دایکایەتیە دایکایەتی پۆستێکی هەندە گەورەیە ئەم پۆستە پێویستی بە تەفەڕوقێکی زۆر تەواوی ژنان هەیە بۆم بابەتە چونکە بێ هەستەکانی و حەزەکانی و خواستەکانی و توانەکانی هەمووی پێکۆ جەمکە بۆ خزمەتی یەک پرۆژەی گەورە کە پەروەردەکردنی تاکەکانی کۆمەڵگەی لە ئایندا پێشکەشی کا بەم کۆمەڵگەیە تاکێکی سەلاری گونجاوی مەسەڵەن پەروەردەکراو بە ئەخلاق بە قێم و بە هەواڵەکان لە کۆمەڵگای سپێنێ خزمەت بە کۆمەڵگە بکە دایک ئەم وەزیفە گەورەی ئەم وەزیفەیە هەمومان محتاجیانی پیا و پیاوان و ژنانی محتاجی ئەم وەزیفەیە ئەمە ئەوەندە گەورەیە قورئانی پیرۆز کۆمەڵێ ئاسانکاری بۆکە ئیسلام ئاسانکاری بۆکە یەکێ لەوانە ئەگەر لەو کاتە حاڵەتانە بوو نوێژەکانی بە هەماشەوە ڕۆژەکانی بە هەمان شێوە باشە ئاسانکاری تیشیات لەسەری پێویست ناکات چێ خەرجی و نەفەقەت دابین کا بۆ خۆی پێویست ناکات بڕوا کاسبیکە لە بازار دوکان کاتۆ خەمی هیچ پارۆنانێکی هەبێ لەو لاوە فەرمێ چی ئەفەرمێ الرجال قوامون على النساء پیاوان هەموو پیاوان ئەبێ ئیشیان چیە قوامونە قوام باشە سیغە مبالغەی قائمە قائم یانی چی یانی ما يقوم بأمر غيره ئەوەیە من سەرپەرشتی کاری غیرەوە کەواتە منی کرۆ بە سەرپەرشتگاڵ بۆم ناکرێ لە باتی من ئەو کارم بۆ بکە وەکو چۆن خزمەکارێک خزمەتی کەسێکا کە مەسەن گەورەیەکی خۆیەتی پیاوان لە مجتەمع دیدی قورئانی پیرۆزە قوامە واتە زۆر زۆر هەڵەسێ بە خزمەتکردنی ئافرەتان یعنی ئەمە بابەتەکە ئەوە نییە کە تۆ ئافرەت بە لاواز و لاواز بێتوانەوە منطقی قووەیە ئافرەت مەقامێکی هەیە ئەبێ پیاو لە خزمەتی ئابێ مەقامەکەی ئافرەت فەرمانەکە چونکە قەوام قائیمە کەسێکم دانا ئیشەکان وەگەر باتی خۆمە من خۆم ناچم ئەوەی کا بۆم ئەم چەمکە لە تەفسیرکردنیان زۆر هەڵە تەفسیر کراوە وادانی قەوام یعنی زاڵ بەسەریا یعنی گەورەکەی نەوەڵا قائیم نەتانێ من جەناب بۆ ناکرێت کاک فڵان کەس ئەمڕۆ ئیشمێ فڵانیشم بۆ بکە یا جەنابەت تا ئەم بەرنامە تەواوکە ئەو کارانم بۆ بکە ئەو کاتە من بمە قایمی ئیشەکانی تۆ بۆ خۆت پێوتم بمە قایمت قورئان دێت لە جاتی ئافرەتان بە پیاوان ئەڵێ ئێمە دوو وەزیفە بەسەر ئێوە لەوە ئەمری ئافرەتانە بەسەر ئێوە یەکەمیان بما فضل الله بعضهم على بعض بۆچییە بێ پیاوان ئەم ئیشە بکەن چونکە یەکەمیان فەزیلەتێک لە پیاوانە چیە هەیە کۆمەڵە صفە لە پیاوانە هەیە کە بەرگاگرێ قووەتی هەیە بتڵە غازێ ئەوە بەس دەکات و خاتە سەر سیارەکە بەڵام ئافرەت دوو جار دەستی دا بەخوا بۆی ناکرێت قورسە بۆ ئەو زەحمەتە هیچ هەیە لە ئافرەتانی شەیە بەڕاستی گەورە بەخوا توانێت بیکە بەڵام بۆ ئەو قورسە باشە مشکێکی بینی بەخوا ڕاکا لێ بەس پیاوە چێ ڕێگە پێ قاچی پیانەکرد کێگرێ و ئاوایە بە دیوارە ئەمە بەشێکە لە کۆمەڵە صفەت لە پیاوانە هەیە ئەمە لە ئافرەتانە نین ئافرەتان قاڵۆنچەیەکی بینی لە هاوارەکە پیاو قاڵۆنچەکە بینە چێ بە پەنج ئاوای لێەکە چەندی جامتون مکاکە ئەمە شتێکە بدەوێنە دەوێت هەیە ئەمە قورئانە فەرمێ قائیمەکە جارە ئەمانەکەەوە بوو هاتنی مالەکە و مێرولەکە و قۆڵە قاڵۆنچەکە و بەجلجەکە پیاوەکە بێت خەریکی کوشتی نابێ ژن بە خۆیڵێ بۆ لای بە بەخوا دانیشم ئەمە ئیشێکە لە ئیشەکان قورئانە فەرمی فەضل الله کە بۆ تڵە غازەکەی بۆ هێنێتەوە فەدە برنجەکەی بۆ گوازێتەوە فەدەعەتەکەی بۆ فەزڵە بۆ ئافرەت ئەمە فەزیلەتێکە لە پیاوە فەزیلەتێک فەزیلەتی ئەوە نییە نرخی بەهای قیمەتی گەورە بە ئینسانەکەی فەزیلەتی کارکردنە ئەتوانێت ئیشە بکە ژن ئەو ئیشە ناکە ئەمە بۆ شێرە بە خاتی ناسکێتی ئافرەت ناسکترە پیا و گرشترە ئەمە سەکان لە ڕووی مەسەن سایکۆلۆژی و فسیۆلۆژی و من جیاوازیمان لە ڕووی طبیەوە ئەوەش جیاوازەکان دیارە ئەمە قورئانە فەرمێ کێلەوانە بەما دووهەمیان بیما ئەنفەقوو بڕۆ پارە پێیاکە ژن ئەڵێ بەخوا بابە من دایکم ئەمووش چیم پێوتی شیر دایبیەکە نان برنج ڕۆن نادەم شەکر ئەبێ هەمی حازرکەی جێگەی منداڵەکە جلی و جێوال مەسەلەن گەرمای هەموو شتێک پیاوکەوا بوو پیاو کەڵە قەوامە ئەسڵەن فەزیلەتی قەوامی خزمەتکردنە نەک فەزیلەتی قەوامی فەزیلەتی ڕێزدان و گەورە بوون بێ بوون بە ئاغا بێ ئەویش فەقیرە کار بەدەست و بەدەست یا خزمەتگوزار بێ ئەم مەفهومە قورئانی سەرنج بین بەم دەقە قورئانیە کەوا بوو ئافرەت لە مەقامێکە دایکایەتەکەی ژنیەتەکەی لە مەقامێکایە مەقامێکە بە قوو شاژنێ وایە لە ماڵە و پیاوانیش خادمکارە
خزمەکارن. ئەمە دیدی قورئانە بۆ مەسەلەی باسەی فەزیلەتەکە لە بەخاتیوێ هەکەسە وەزیفەی پیاوە ناتوانێت ئەمە بکە، بەس ئەو وەزیفەی ژنان ئەو دایکایەتیە ژنیەتیکردنەکە ناتوانێت ئەم کارانشی لەگەڵا بکە بۆ گای بیکە نەقص دەرەچێ. من نمونەم زۆر داهێناوەتەوە دایکانێکی بەڕێزمان هێستا مۆزەف و کارمەندن دەستیان خۆش بێ باشە منداڵیان هەبوو منداڵی نادوەتە ناو مەسەلە بۆ نمونە داینگە بڕواتان هەبێ منداڵەکەی لە داینگە ئەو دەی لە دای لەگەڵ کچەکەی داینگە دایکەکەی داینگە علاقەی بۆ دروست بووە لەگەڵ دایک ئەسەکەی خوا علاقە بۆ دروست نەبووە. خاتوونی وامان هەیە هاتووە ناچار 2 ساڵکە بە ئیجازە ئەڵە چووکە منداڵەکەم دەست دەچووە ئێستا چ مشێڵە بڕۆ نایامەوە ئێرە خۆشترە کەوا بۆ حکمەتەکەی ئیسلام زۆر جوانە کاتێکە فەرمێ دایکان لە ماڵ بە ئەم تاکو منداڵەکان بەخێوکەن مەخەنە ناو بازاڕەکانەوە چونکە ئیشکردن بە ئافرەت ڕێز پێدان نییە ئەرێک پێدانە. ئیسلام وای وتوواڵە کە تۆ ئافرەت خستە بازار ئەوە نیە کەرامەتی لێ گرتووە ڕێز پێداوە ئەوە تۆ ئەرکێکیدا بەسەریە ئێستا ئەرکێکی لێوە سندوتەوە ئەوەکەنان بەسەر توای خەمە سەر پیا و وڵاتوەرە میشەم بۆ بکە باش ئەگە نەقسەگە من سوێتە ئەم جەماعەتە پێکەوە بێ کۆماچین بۆ ئیشەکەمان تەوزیەکەین بەڵام دادەکەم تۆ ئێوە وەرن فلانشت مەکەن ئێوە مەچن بەلای کامێرەکانە تەنها ئەمەمان بۆ تەرتیب بکەن ئێوە بەڵام کامێرەکان جەنابی گوازۆ چووکەوەیکی مەسەن 15-20 کیلۆ یان 30 کیلۆ قورسە تۆڵی مەگرە ئەگە ئەمەمان کرد ماناوای نەقسە بۆ تۆ یا ڕێزدانە لەم کە ئەرکێکم کەم کردوتە لەسەر شانی ئەلە ئیسلامە هاتووە بەکو بڵێن ڕێزەوە نابینێتوانێت و ئەرکی خەیدە سەرشان ڕێز لەوا بینێتوانێت کە وەزیفەکەی بە باشی ئەدا بکە ئەو وەزیفەی کە دروست بین مامۆستایەکی بە باسی مامۆستایەتێکە بکەی ئالەوەیە فەزیلەتەکەمان فەزیلەتی دایکاتی و ژنان لەوایە کە بنە دایکێکی باش کە بنە خاتونێکی باش پولێکی باش نەنکێکی باش خوشکێکی باش ئاخر سەرنج بن لە قورئانی پیرۆزدا ئەمە بە پانتایی تەوزیف کراوە هەموو ئەمانەی کە باسێکم ئەم وەزیفانە هەموو قورئان تەوزیفی کردووە سەرنج بن باسی سەیدنا موسا باشە کاتێک کە منداڵە و دایکی دەخاتە ئەو ڕووباری نیلەوە دوایە چێتە مەسەر ماڵی فێرعەونەوە بە خوشکەڵێکی قوسیهی خوشکەکە ئاچێ سەرنجام ئەگەڕێ گوێ ئەگرێ خزانێ لەکوێ گەوتۆتە کوێەوە خوشکە دەوری خوشکایەتێکی وەزیفێکی پێدرێ بەڵام چه وەزیفەیەک هەر وەزیفەکە پەیوەندی بە پەرۆدەکردنەوە هەیە پەیوەندیکردن بە دیفاعکردنە لە نەوەیەک لە ئینسانێک ئەم ئینسانە چی گۆڕانکاری دروستەکە ئەزانی قەومێکی زۆر چەوساوە لە جێدەستی زاڵمێکی زۆر گەورە ڕزگارەکە هەتاکو ئێساژە بێ ئێمە هەموو جارێ کەتگا دەناوێ بنە ڕۆنی عەلەیهی سەڵات وەسەلام ئەمە فەزیلەتە گەورەکەیە ئەزانی دایکاتێک کە دایکاتی بۆ ئیمامی شافعی کردووە هەتاکو دنیا ماوە ئیمامی شافعی ڕەحمەتی بۆ ئەچێت ئەویش خێری بۆ ئەڕواتەوە زانانی چه پرۆژەی گەورەیە ئەمە بەڕاستی ئەم فەزیلەتە گەورە ئەمە بەکەس بەم کەسە ناکرێت ئەمجا ئەو پیاوە گەورانە لە دنیا سەرنج بە هەچی پیاوە گەورەکانی دنیا هەیە ئەوانەی لە عالەمی ئیسلامیە ناوێکیان هەیە زۆربەی کاتێک بەس دایکان پەرۆدەیان کردوون باوکیان نەماوە شافعی بۆ باوکی نەماوە گەیلانی باوکی نەماوە دایک پەرۆدەی کردووە بەرهەمی دەستی دایکە بەڵام کام دایک ئەو دایکێک کە بەم تەعالیمی ئیسلامی هاتووەتە ناو کۆمەڵگەوە توانیوێتی کەسێک بۆ ملەتە بنێرەیە پرپەرۆدە بکە ئێستا دوای خۆشی ئەوە نزیکەی 1000 ساڵ وفاتی کردووە کەچی ناویڵی تازە ئاڵی لە ناو بەجێهێشتوین ئەخە بەڕاستی ئیمان بەڕێزانە و زانە بەڕێزانە یا ئەو سەحابە بەڕێزانە هەر کەسێکیان ناوە بێ ساڵی ئێستا وفاتی کرد تازە بەجێهێشتویت بەردەوام ناوی زیندووە ئەمە وەزیفەی بەرهەمی دەستی دایکە لەبەر خاتی ئەم ئەرکە گەورە بە خوشکێتی بێ بە پوریەتی بێ بە دایکاتی بێ بە نەنکێتی بێ ئەبێ بەڕاستی پۆستێکی گەورە لە کۆمەڵگەیە من نمونێکی خۆش بۆ بگەڕمە بۆ نمونەی ئەم دای ئافەتان لە کۆمەڵگەی ئێمەیە وەفتێکی بیانی هاتبوون بۆ وڵاتی ئێمە لە مؤتەمەرێکمان کرد لە ساڵی 2007 باشە کاتن لە یەکێ لەو شوێنانی کە بتمان مەسەلەی بابەتی شەکراو خواردنەوەیەک و خوازبێنیکردنێ بوو لە ماڵێکە لەو ماڵەیە کە لە سەر بەرزایەک ئاوەستە کۆیە بوو دایەپیرەیەکی جوان بە ئەگاڵێکی سپیەوە و بەماڵێکیان بۆ داخست بوو دانیشت بوو بە تەسبیحەکە و ئاوە سەیری هەمویانە کرد ئەوانش لەوێ هەڵپەرکێ بوو ئەو لێوە مەسەلەن خواردن لێنرا و ساحە و حەوشەیەکی خۆش بوو ئەو وەفدەش لەگەڵمان نەبوون ئاوا دانیشتبوون لەسەر کورسیەوە سەیرانە کرد هەر دیقەتی ئەم ئافەتە پیرانەدا هەر کوڕێک لێەوە هات دەستی ماچەکە کچێک لێەوە هات باوەشی پیا کرد گەورە بچووک بە تەمەن ڕیسپی منداڵ ئەچوو بۆ لای ئەرێ پرسیتی ئەمە چییە ئەمە ڕێژ عەشیرەتە ئەرێ ئەمە دەوڵەمەنە ئەرێ ئەمە سەرۆکە حکومەتە ئەمە چییە تۆمەڵاوە ننکی ئەو مناڵانەیە ئەوە داپیرە لا ئێمە دەوتی وەڵڵی تا ئێستا کولتور لە ئێمە نەماوە لا ئێمە ئەمە یەکەم جارمە بەڕاستی کولتورێکی زۆر زۆرتمە کولتور نیە لە ئەمەوە دینە ئێمە دایەکانمان کە پیرن باوکان کە پیرە من ناخێنە دام داهەنگەوە بەجییان ناهێڵین
لەلامان وەکو پیرۆزەوان تاکو پیر بەتەمەنتر بن وەکو قەڵای لە پشتی ئێمەوەها مێننەوانێ ئەم جوانیە کە کاتێ ئەم ڕێزادا بەدایکە پیرەیەک کە کاتێ پیر بووە ئێمە هیچ بەرژەوەندیەکی مەسەن مادیمە لەم ئادایکە نییە بەش خبراتی تای نییە مامۆستا بەڕێز ئەفو باسی ژن و ژنخوازیت کرد لەو مەجلیسەیەک لەو نمونەی کە باست کرد با لە باسی ژن و با بڵێن بابەتی هاوسەریەتی یا هاوسەرگیری ئایا هیچ زڵمێک لەم بابەتەیە لە ئافرەتە کرێ و فەزڵە درێ بەسەر پیاوە چوزانم لە شوکردن و لە ڕەزامەندی و لەو بابەتەیە چونکەوە هەندێک جار هەندێک کەس لەو بابەتەیە ڕخنای نەگەر ئاماژە بە یەک ئاەتی پیرۆزی قورآانی پیرۆز کە زۆر جوان تەسویرێکی ئەم بابەتەمان بۆکە ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة باش أفرميك لآياتكان إخوائي قولتي أن جعل لكم من أنفسكم بويداناون لخودي نفسي خوتان نال النير يا لميه بنسبة بياوانا وآفتانا بنسبة آفتانا بياوانا كأو هل كسر نفسي خوتان جبو شيء نفسه جعل لكم من أنفسكم لرجزي خوتان لنفسي خوتان لهمان حز همان توانا همان دعوة همان سروشت باشا همان بيركدنوا همان داخوازي باشا شي كدوا أزواجا زوجي داناوا قرآن نافهم وفهم أزواج جمعي زوجة لزباني عربي أول شيء زوج ببياو جوتي بأفدي جوتري نبو نيرا نبو ميه شي بياو بيت بياو زوجي آفتا آفدي زوجي بياو بۆیە فەرمێ کەوابوو بۆ هەردوو ڕەگەزەکەن هیچیان فەرقی نییە لە مەسەلەی خوازبێنیکردن و زەواجە نە پیا و فەزیلەتێکی هەیە تاچێ و خوازبێنی ئافەت کا و ئافەت بمنونی بێ نە ژنیش فەزیلەتێکی ئەو تۆی هەیە پیا بێ ئیلا مەمنونی بێ دەینا ئینا مەسەلەن لەگەڵا ڕێناکەوێت هەردووکیانە بێ ئەفەرمین تەسکون ئیلەیها هەردووکیان لە مەنطقی حاجەوە لە مەنطقی پێداویستی ئەم بۆ ئەو بێتر تەسکون ئیلەیها پێویستیمان بە شتێک هەیە لتەسکون بۆی ئێوە سکوونەت کەن ئیلەیها بۆ لای ئەو نەفسە ناڵێ بۆ لای مێ نەفسەکەن مێ لە زبانی عەرەبیە نەفسەکە چ نێر بێ ئەگەر ئافرەتێ بێ بۆچی هەستی هەیە بۆ نێر ڕەگەزی بەرامبەری لتەسکون ئیلەیها ئەی باشە بۆچی پیاوان هەستیان هەیە بۆ لای ئافرەتی تەسکون ئیلەیها کەوا بوو قورئانە فەرمین عەلاقەی نێوانی ژن و مێردێ بۆ زەواج مەسەلەن عەلاقە حاجەیە من ئەم نمونەیەم لە چەندها گەنج و کەسم دیوە کە ئێستا دەوڵەمەندە گەنجمان هەبووە لەوانە 41 دانە سیارەی هەیە بە هەموو ڕۆژە سیارێکت بۆ شوێ مۆزیفە تا بە گوێرەی قاتەکەشی سارە لێ خوڕێ بەڵام کاتێک کە زەواجی نەکردووە زەواجی نەکردبوو ئەیگوو خەریک و شێ دوا بووم هەموو شتێکمە کرد باسێکی خۆیەکە ئاڵێ هەموو شتێکمە کرد بەڵام هیچ مستەح نەبووم بەس کاتێک خاتوونێکی دینداری ساڵح بوو بە هاوسەرم ئێستا ئەوانە هەمووی زیادن مامۆستا جا قسەکەم تەواو نەکەوێت جا ئەمجا قورئانە فەرمێ لێوێدا ئەم دوانە پێکۆ کە لە منطقی سکوونەت بۆ یەکتر کە حاجیان بە یەکتر هەیە کەوابوو لە حاجە چ ئەو حاجەتێک ئەو پێداویستی کە لە پیاوە هەیە بۆ ئافرەت وەکو پێداویستە کە لە ژن هەیەی بۆ پیاو یەکسانن هەردووکیان لەوەیە جیاوازینی قورئان فەرمێ جیاوازی تەسکون ئیلەیها وەکو یەکوان چونکە ئەزواج و زەوجی یەکین بەبێ جیاوازی من ناتوانم مەسەلەن لەگەڵ پیاوێکە هەڵکەم لەگەڵا بەڵام ئەو فەراقی کە ئەو پڕێکاتە پیا پڕی ناکاتەوە بۆ پیاوی دژنی بۆ ژنی پڕی ناکاتەوە باشە دوایە فەرمووە جعل بینەکم مەوەدە وەڕەحمە لێوانی ئەم دوانەدا دووشت هەیە توان لەگەڵا بژین مەوەدە ویدێک قورئان نافەرمێ مەحەبە ئەفەرمێ مەوەدە چونکە مەوەدە وەکو چیوە تەشبیهێکین ئەگەر من دنکێک گوێزم پێ بێ بیخەمە ناو خاکێک و گڵێکەوە یا دنکە گەنمێک پاش ماوەیە نەختێک ئاومدا بۆ خۆی وردەودا دەستەکە بە گەشەکردن لە بچووتنی قۆناغیەوە بێ وردەوەدا گەشەی پێ بم هەتاکو گەورەتر بێ بەرهەمی زیاترە مەوەدە ئاوایە مەوەدە هەتا کوڕوکچێک پیر ببن ژنی هاوسەر یەکتر بن ئەوە عاشقەکە گەشترە بێتەوە هەر گەشترە بێتەوە بۆیە نامرێ ئەگەر لە نێوانی ژن و مێردەکە عەلاقەکە عەلاقەی ڕەحمە و میهرەبانی نەبوو واتە دوایەوە کە بڵێ ڕەحمە سۆز و میهرەبانی تووڕەبوون هەبوو شەڕ هەبوو کێشە هەبوو ئەوە خەلەل لە مەوەدە هەیە خەلەل لە مەنطقی سکوونەتە هەیە ئیتر هەڵبژاردنەکان لە مەنطقی حاجەوە نەبوو بۆ پارە هەڵیبژات بۆ مەنسڵبەکەی هەڵیبژات بۆی بگا بە دنیاکەی یا لەبەرەوەی پیشێکی پێی هەبوو یا لەبەی زۆریان لێکردبوو یا لەبەی ناچار بوو ئەگەر لە مەنطقی حاجەوە لەگەڵ مەوەددا یەک بگرێ بە هیچ شێوازە ژن و مێردێ نەشەڕە بێ لە بینانە نە کێشە ئابێ ماڵێکی زۆر سەنگینە بێ ئەگەر بەم مەنطقە سەرنج بێن لە قورئانی پیرۆزە چ زوڵمێک لە زەواجە لە نێوانی ژن و پیاوە هەیە من مەوێ ئەو پرسیارە بکەم لەوەی پیا و ڕوخسەتی هەیە چەند ژنێک بێنێ و ژن
تەنها یەک شوو بکە یەک هاوسەری هەبێ ئایا ئەمە جیاوازیە لە نێوان ژنان و پیاوانە کە ئیسلام کردوێتی و لە قورئان هاتووە یان جیاوازینی؟ بەڵێ لە ڕاستیدا ئەو بابەتەش بابەتێکی ترە دیسان کۆمەڵی هەڵەی تێدایە. بڵێ یەکەم هەڵە دیدی ئەوەمانە کە بەڕەهایی ئێمە بابەتەکە سەرنجین ئاواهی پیاو بۆچی چەند ژنێ بێنێ بەڵام ژن بۆچی تەنها یەک پیاوی هەبێ. بڵێ یەکەم پێڵم دایکە هیچ ڕێگرێکی ژنیە کەوا ئافەتی مەسەن چەند پیاوێکی بێ بەڵام بەڕێگەکەی خۆی پیاو بەڕێگەیەک بۆی هەیە چەند ژنێ بیکی بهێنێ ئافەتانی بەڕێگەیتر بۆی هەیە چەند پیاوێک ببینێ. بڵێ لەو جیا بێتەوە شوکە حەزیەکە لە مایەکە دوو جار زەواجکە ئەگەر عیدەکەی تەواو بێ. باش ئەگەر عیدەکەی تەواو نابێت چی بکە عیدەی تەواو بێت تەواو عیدەکەی تەواو بوو ئەتوانێت لەم پیاوە خواز لەم پیاو بێت چێ شوکە لە پیاوێکی تر ئەتوانێت لە ژیانی تاکو ماوە 70 ساڵ تاوانی هەیە 70 شوو بکە. هیچ ڕێگر نییە لەوەی لە شریعەتی ئیسلامی بڵێ کە ئابوو پیاو تەنها بۆی هەیە چوار ژن بێنێ بەڵام ژن بۆی نییە چەند پیاوێک بەڵام لێک کاتە بۆی نیە بەڵام بەس کاتی جیاواز قەیچێک بەس ئەمە جۆرێکە لە پیاوان ئەمەی بۆ هەیە بەڵام بۆ ژنان ئەمە نییە ئەمە جۆرێکە لە جیاوازی پەیوەندی بە شتێکی ترەوە هەیە کە باسەکەمی بابەتی مەسەلەی ناسنامەی نەتەوە و گەلانە. بمانێ نەمانێ زەواج ژن و مێردایەتی یەکێ لە فەلسەفەکانی چییە؟ پارێزگاریکردنی ناسنامەی نەتەوە بنەماڵە گەلان ئینسانە. ئەم ناسنامەیە قورئان ناوی ناوە ئايات الله من آياته اختلاف ألوانكم وألسنتكم ئەلوان و ئەلسینەمان و قەوممان باش وجعلناكم شعوبا وقبائل ئەمانە ئايات الله بدەوێنە دەوێت دەستکردی خوای گەورەیە بۆ پارێزگاری ئەمە زەواجی داناوە. زەواج پارێزگاری ئەم ناسنامەیە وەیە هێڵی سوورە هەر کەسێ ئەمە تێکبا نابێت تێکی با. ئەگەر پیاوێت لەگەڵ ژنەکە هاوسەرگیری بکە لە یەک کاتا چەند پیاوێ بن ناسنامەی نەتەوەکە تێگەچێ بنەماڵەکەش تێگەچێ. چواردانە پیاو لێ کاتا چونە لا یەک بن ژنی یەک ژنیان هەبێ ئەم منداڵێکیان بێ بەچە بنەماڵێکیان نای بنین ئەچێتە سەر چە بنەماڵەیەکیان لەوەی ناسنامەکە تێگەچێ ئەمە هێڵی سوورە کە شەریعەتێ ئەمە حرامەکە لەبەر چی حرامێکە لەبەر ئەم مەسەلە گەورەیە چونکە فەلسەفەی زەواجەکە بۆ ئەمەیە نابێت کەوا بوو زەواجێ ئەم فەلسەفە بفەوتێنێ. ئێمە هەموو نەزانین کاکە هەموو شتێ لە دنیادا شتی بێ حیکمەت نییە. ناکرێ ئینسانێک کارێک کراوە شتێ دروست کرای بەڵێ بۆچی دروستکرا نازان بۆچی دروست کراوە ئەخرا بێ خۆ تەبڵەکەی سەر برسی بۆچی دروست کراوە هەمووان زانین بۆچی دروست کراوە. ئەگە هات ئەو تەبڵەکە بەکار نەهێنرا بۆ وەزیفەی خۆی بەرگە ناگرێ ئەشکی یاخو مەسەڵەن بەکار نێنا بۆ وەزیفەکەی خۆی کە بوو دروستنەکەی بەتاڵە. لە شریعەتی ئیسلامیە ئەو بابەتە کە ئەحکامی شەرعی مەسەلەی زەواجە بۆ فەلسەفە گەورەیە کە بوو مادام پارێزگاریکردنی واجبە. لێرەوانێ ئافرەتان بۆیان هەیە زەواجکەن بە چەند پیاوێکی زۆر ببینن ژنانی بۆیان هەیە پیاوی بۆ چەند ژنێ ببینن بەڵام کەسە بە ڕێگەی خۆی ئەمەجا سەرماوە قسەکە بەڵام لەو لاوە لە مەسەلەی ئەم زەواجی جافرەژنی ئەپیاوانە بەڕەهایی نییە. ئیسلام نەهاتوە ڕەهایکە مطلقا هەموو پیاوە بووی هەیە چەند ژن بێنێت یان دەبێ بهێن یا دەبێ بیهێنێ جارێکە ئەوە جاکە یەکەم واجبی نەکردووە دووەم ڕەهاشی نەکردووە کۆمەڵە مەرجی بۆ داناوە کە مەرجێکیان ئەن تعدیلووە. ئایا ئەو کەسێک کە ئەتوانێت ببێتە خاوەنی عەدالەت ئەمەیەکێرە دووهەمیان قورئان تەوزیفێکە بابەتێکی زۆر گرنگە مەسەلەی زەواجی تعدد بە قەناعەت من وایە قەناعەتی خۆمە لەگەڵ دەقە قورئانەکە تێگەیان فەرمووە ئین خفتم ئەلا توقسیطوا فی الیتامى پرۆژەیەکی گەورە لە مجتەمەی ئیسلامیە هەیە کە بەرهێنانی مناڵانی بێباوکە مناڵانی بێباوکە باوکیان نەماوە ئەبێ کۆمەڵگە بێتە باوکیان ئەگەر حکومەت دەیتوانی ئەمیشە بکە ئەوە من و تۆ ئیکەین کە من تۆ کردمان هەڵەسین بە هەڵپەرۆدەکردنی منداڵان ئەگە نەمانتوانی حەقی خۆیان پێ بدەین ئەی خفتم ئەلا توقسیطوا فی الیتامى واتە کاتێک کە منداڵتەم تەسیاتێن دە بەشەی دەکەن کاگە نەماتوانی واسی زەواجی دایکیانەکەن ئەم واسیەوە ناکەم فی الیتامى کە منداڵ هەتیوێکە نەمانتوانی باوکاتی بۆکەم بەباشی ئەو کاتە گوناح نییە ئەگەر ئافرەتێک دوان تاسییان تاشوا بێنم بۆی بتوانم دایکە باوکاتی بۆ منداڵەکانی بکەم. ئەو زەواجە لە شریعەتی ئیسلامیە بۆ تەوزیفکردنی لە بوارێکی گەورە کە بەرهێنانی منداڵانی بەباوکن. ئەگەر ئەم پرۆسەیە لێرەدا جێبەجێ بکەین ئەوە پرۆسەی بێت خاتونەکانیش و پیاوانیش بێنە دوکانچی نەژێر پرۆژ و پرۆدەسە ئەرکی سەرشانمانە نابێت منداڵان ئالیا بین و ژنانی بێ خاوەن ببینین وازیان لێ بێنین. ئەو کاتە کە ئەو پرۆسەکە پرۆسەیەکە بێت خاتونەکانی بەقەدر پیاوەکان دەستگیرۆ بن لەگەڵیە نابێت بەشەڕ بەس کاتێ بێت بەڕەها مەرجەکان وەلایەنین پرۆسەکە خۆی جێبەجێ ناکەی ناشری نەبێت هەدەفی خۆی ناکرێت ئەگینا خودی پرۆژەکەی تعدود دەگە فرەژنێکە لە ئیسلامە نەک ئەسڵ زوڵم نییە بەڵکو خزمەتکردنە هەم بە ئافرەت هەم بۆ ئافرەت خزمەتکردن بۆ منداڵانیشمان کە بەرهێنانی سەرمایە مرۆیەکەمانە خۆ سەرمایەکی مرۆیمان هەیە ئەم نامێم نەوانە بفەوتێن
نەڵانە چی لێکە بفەوتێن نابفەوتێت پەرۆ دەبکرێن دایکمان پێویستە ئەم دایکەمان پێویستە و دایکەمان پێویستە وانێ ئەو دام پێویستە بکەن دایکێمە بێنین ئەم دایکە کێە دایکی خۆیەکەن دایکی بەڵام منش باوکاتی بۆکە تۆش باوکاتی بۆکەی لە چه طریقەکە توانیمان دەدە دوورەوە بیکەین دەستمان خۆشە نەمانتوانی ئەفەرمێ هیچ کێشەی تیان نییە ئەمجا بێن ئێوە دوان تاسییان تا چوار بێنن ئێوە کەسە چوار عایلە بێت سێ عایلەکە ئەسڵی خۆی ئەمیشە بکە ئەمە پرۆژەیەکە بەڵاتی پرۆژێکی زۆر ئینسانیە پرۆژێکی ئەسڵ مرۆڤ دۆستیە پرۆژێکی شەبێ هەمومان دیفاعی لێ بکەین بەڵام ئەگەر بوو مەرجانە نەبوو هەم عەدالەتەکەی تیان نەبوو هەموو پرۆژەی خۆ بەکار نەهات ئالێرا شەریعەتی ئیسلامی بۆی هەیە قانون دابنێ تەقنینی کا کەمی کاتەوە سزا بە دەستخۆشەوە سەی بەڕێز من ئەبێ دەرفەت بم میوانە بەڕێزانە بدەم پرسیارێکیان هەبێ جەنابیشت بە کورتی ئازیێت پێشی وەڵامیان بدەیتەوە فەرمولەیەوە دەست پێ یەکەم کامتان پرسیارێکی هەیە خۆتان بناسێن و بنای خی گەورە و میرەبان سەرەتا سوپاس بۆم دەرفەتە جوانە و سوپاس کە لە خزمەت مامۆساین دەستیان خۆش بێ نازانم تا چەندێک دروستە پرسیارەکەم بەس پێشەکی باخۆم بناسێنم هەمیشە بیرمەچێ من ڕۆڤار پەیوەند خوێندکارم لە قۆناغی ئامادەیی پرسیارەکەم نازانم تا چەندێک ئەبێت دروست بێ و سەبارەت بە تەوەرەکە بەڵام ڕەنگە دەرفەتێکی ترم بۆ نەڕەخسێ کە باز لە ئافرەتام کات و مامۆسایەکی بەڕێزیش دانیشت بێ پرسیارەکەی من لێرەیە ئەوەیە بۆچی کە خی گەورە ئەم بەها باڵایانەی بە ئافرەت بەخشیوە بەڵام بەداخەوە هەمیشە وەکو جۆرێک لە نەقس یان لاوازی سێری ئافرەتەکرێت ڕەنگە بیرروباوەڕی جیاواز لە نێو کۆمەلگاکەمانە هەبێ بەڵام من وەکو ئافرەتێک چۆن بتوانم ئافرەتانی دەوری خۆم ئاگادار بکەمەوە کە بەڵێ ئێمەش خاوەن بەهایەکی گەورەین و بەشێکین لە کۆمەلگا ڕاستیدا یەکەم ئەو نەزڕەیە لەوانەیە تێڕوانینەکە بەشێکی خەتای خۆمان ژنان خۆشیان تیا بێ ئافەتان لە کۆمەلگەیمە بە بەشێکی ئایا شەرمکردن بێ ئایا و کۆڵێن زۆرێک لە دوورکەوتنەوە بێ نانتوانیوە و کۆڵێن لە بوارەکە خۆیان بێن لە پێشتۆ لەگەڵ پیاوانە خۆیان بناسێن ئەمە خاڵی دووەم وەکو بڵێن لە تەفسیرەکانمان تەفسیری ئێمەی موسڵمان بۆ هێندێک دەقمان بەڕاستی یا هێندێک ئەحکامی شەرعیمان تەفسیرەکەمان تەفسیرێکی زیاتر تەقریبان بڵێم ڕەنگی ئەوەی پیاوەیە کە زۆر واقعی نەچوێنتە ناو فەلسەفەی حکومەکانەوە ئێمە حکممان ڕوون کردو بەس فەلسەفەی حکممان ڕوون نەکردوتەوە کاتێک عیلەلی حکم لە ئوسوولەکانە فەرموو ڕەحمەتی خوان لە زانانی وسوولی ئەڵێن هەموو حکمێکی شەرعی عیلەتێکی هەیە چونکە خوای گەورە کاری بێ حکمت ناکا هەم عیلەتێکی هەیە هەم فەلسەفەیەکیشی هەیە کابوو هەر کاتێ عیلەت هەوە حکم هەیە فەلسەفە هەوە حکم هەیە عیلەت و فەلسەفە نەمان حکم نامێنێ بۆیە کە ئێمە بەڕاستی ئەمەمان نەکردووە ئێوە پێویستەکە ئێوە لەموو دوا مەسەن بۆ خۆڵی قەناعەکەی یەکەمیان ئەگەر ئێمە سەموو سەرنجی قورئانی پیرۆز بین لە قورئانە چەند مواقف و چەند هەڵوێز ئاخر بەڕاستی ئەگەر سەرنج بی قورئانی پیرۆز باسی مەڕیەمەکە ئەزانی مەڕیەم کێیە مەڕیەم کچی ئافرەتێکە کە لە قەنەعەتی ئەوا بوو ئەوەی بڕیاری داوە ئەم سکەی بکاتە خزمەکارێ بۆ ئەو بەیتێک کە خوای گەورە مەبەستێتی ئەو بە قەنەعەتی خۆی مەبەستی بووە ئەفەرمی خوای گەورە وەلەیسە الذەکەڕ کەلئونثا ئینی وەضعتها ئونثا من مێم بووە لە قەنەعەتی منە مێ وەکو نێر نییە بۆ خزمەکردنی ئەویشە کە من بەڵام ئەزانی خوای گەورە ئەمەی ڕاست کردووە فەرمی نا ئەو ئیشێکەکە ئەو وەزیفەکەی ئەو گەورەتە لە وەزیفەی پیاوەکە تەنها ماڵەکە پاکاتەوە و گسکیە دات و ئێڕازێنێتەوە بەڵام ئەم گۆڕانکاریکی گەورەکە لە عەقڵیەتی ئەو کۆمەڵگەیە حتا لە خاقام و پیاوە ئاینەکانی ناو مزگەوتەکەشە ناو قودسیشە گۆڕانکاری دروست کرد کە کاتی ئەوان خۆیان کردبوو بە کۆمەڵی غەیبیان نەزانی لە پاڵ ئەوانە مەریەم خان کوڕێکی دەبێ بەڕووداوێکی زۆر سیر ئەوان ئاگیان لێ نییە هەر زۆر دوور نییە لەوان تۆزێک لەوان دوورا فەرمێت شو ئاو لا ئەوانەوە باشە ئاو داخاتونە سەرنجی بە كلما دخل عليها زكريا المحراب وجد عندها رزقا قال ألانك يا قالت هو من عند الله أجات فلو مرتبك عفتك لمقامك كمالجي عربية بيبني توان إلا خيميك داينا لا بيسا شبلا أو سيدي كان يساق شتى قيمية كمان إلا بيوانش برسترا فرودكار بالتايبد ميبونيره بالتايبش تيبونيره يباش أجر أعمل أمثل نجام أما كيف يداوا أما أو نظرة راسك هاتو كعفر لكم الجاب راسي دنيتي كينية كم كينية لبيعان أو تاو بلي بيعاب بيعمرانش بيعجن بيعان وليا كانوا أو تأفديش بيعجتوا هيج رجيك شرعيش معني. جزاك الله خيرا. بله
بسم الله الرحمن الرحیم سەرتا بە خێراتی مامۆستای خۆشەویستەکەم من فرمێسک مقداد خوێندکاری کۆلێژی پەرستاری هۆستاگیان لە ئێستا ئەبینی لە کۆمەلگای ژنان و کچانمان ئەیانەوێت لە ژێر سایی سەرپەرشتیارەکان باوکیان برایان هاوسەریان بێنە دەرەوە ئەم شتە بۆچی ئەگەڕێتەوە بە ناوی خۆیان کە ئەڵێن سەر بەخۆی ئەمانەوێ وەربگرین بە بۆی نەی تێگەشتنە لە ئیسلام تێنەگەشتنە بە بۆنی چۆ کارەکەی لە ڕاستیە خودی ئەوەی کە بێنە دەرەوەوانێ ئافرەت بێتە دەر لە ماڵەوە بەبێ پرسی گەورەکانی خۆی یامەسەم کوڕانیش بە هەماشەوە فەرقی نییە چ کوڕ و چ کچ بێ ئەگەر بێ پرسیارە گەورەکانی خۆی واز دێنە تووشی کارەساتی گەورە بێ و غەڵەتێکی هەڵەیەکی گەورەیە یانێوەکو بڵێ ئەمە عەقڵێتەیە کە نظامی کاپیتاڵی سەرمایەداری تازە من بۆ خۆم ئابووری تایبەتی خۆم هەبێت تۆش ئابووری تایبەتی خۆت هەبێ ئیتر حاجەمان نە بە باوکو نەبە دایکمان هەبێ ژن پێویست ناکە بە مێردەکەی بڵێ پارەم بەرە باوکی بڵێ بە دایکی بڵێ خۆی دەستکا بە جانتا و گیرفانی ئاپارەی هەبێ ئەم عەقڵیەتە وای کردووە ئەوە کاتە مێشکیمەوانە ئەگەر دەرنەچین لە خێزانە ناتوانانی ئەوە بکەین کە لە کاتێکە ئەمە دوو ژینگەی جیاوازن ئەو ژینگەی کە ئەو عەقڵەتی تیاپەرۆ دەکراوە لەگەڵ ئەم ژینگەی ئێمە جیاوازە لە ژینگەی ئێمە دایکان و باوکانمان ڕێگر نابن لەوەی کچانمان پێ بگەن ئەوە تا هاتۆ خاتونێکی لە ماڵ و عایلەیەکە الحەمدولیلا چی دەستدانکە و ئێستا ئەخوێنین دادە و خاتونیشمان هەیە لەو وڵە سلێمانی و چۆتە بەریتانیا بە تەنها و لەوێ شاری دوکتۆرایی هێناوە دایک و باوکی ناوتە نابێت بڕۆیت و ئەسڵان قەدەغەیە و حرامە بۆیە ئەم عەقڵیەتە کاتێ دروست بوو ئەگەر هات و خێزانەکانی لای ئێمە جۆرێ لە ئاینێکمان ببوایە بیوتە ئافەتان هەر نابێت بخوێنێ ئافەتان ناوێت دەرەوە ببینێ بۆ ئێمە هەڵەیەکە بەڕاستی مانەوە خۆمان تەقلیدی ئەوروپاکەین کە غەڵەتی گەورەمان کردووە سپاس فەرموو دەستۆش فەرموو بسم الله الرحمن الرحیم مەخراتی مامۆستای بەڕێزەکە من کەوسەر سابر خوێندکاری کۆلێژی زانست بەشی کیمیا مامۆستای لە کاتێکا کە بەڕستان باسی مافی ئافرەتان ئەکرد کە ئیسلام چ فەزیلەتێکیاوە بە ئافرەت بەڕستان زیاتر لە بواری خەرجیا باستان کرد کە لە قورئان و لە فەرمودەکانی خۆشەویستیشمانەوە سەلامی خۆی لەسەر بێت زیاتر باسی ئەوە کە ئافرەت لە هیچ قۆناغێکی ژیانیە تا لە ماڵی باوکیەتی لە ماڵی هاوسەریەتی باوکی هەبێ برای نەبێ هیچ کاتێک خەرجی لەسەر خۆی نییە بەڵام ئایا لە قەزیەی چۆنی تەعاملکردن لەگەڵ ئەم ئافرەتەیە ئەگە بەڕستان تیشکێکی بخەنە سەر چۆن مامەڵە لەگەڵ گرنگیدامم ئافرەتە ئەگرێت تا لە ماڵی باوکیەتی تا لە ماڵی هاوسەریەتی تاوەکو باوکی هەبێ برای نەبێ چۆن پیاوەکانی چوادەوری مەحرەمەکانی چوادەوری مامەڵێکی دروست لەگەڵ ئافرەتەیە بکەن لە ڕاستیە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵام زۆر بە جوان ئەویان بڕون کردوونەتەوە ئێمە بمانەوێ ئافرەتان کە لارا و خێزانەکانان یان ژنن واتە ژنی پیاوێکن یا دایکی منداڵانێکن یا کچی پیاوێکن یا خوشکی کەسێکن باشە یا نەنگمانن یا پورمانن ئەمانن تر لەو پۆستانە دەرناچێ ئافر لەوان دەرناچێ لە هەموو ئەوانە قورئانی پیرۆز فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵام دیارەکە کە هەر یەکان ئەجرێکی تایبەتی خۆی هەیە ئەگەر مەسەلەن منداڵ بن ئەگەر کچ بێتە کچی پیاوێکە ئەو کاتە پیاوەکە بێوەکو باوک سەریکە باوکیش بەهێنەباترین کەسە بەرامبەر منداڵانی خۆی بۆ یەکابێت چ سۆز و میهرەبانی لای هەیە بۆ خەرجیکە ئەوە عیبادەتە وعلى المولود له رزقهن وكسوتهن بالمعروف قورئان فەرمی ئەوەی کە منداڵێ بۆتە ئەڵێن دایک باوکە ئەبێ ڕزقش و ڕۆزی و کیسۆ پۆشاکی بە شێوازی معروف جوانترین باشترین گونجاوترین شتی بۆ دیاریکە ئەمە قورئان پێوتوین و هەروە لە مەسەلەی خێزان بوو ژنی پیاوێ بوو بە هەمان شێوە قورئان بۆی دیاری کردوین تەعامل لەگەڵە لەسەر ئەساسی مەودە و ڕەحمەیە یعنی میهرەبانیەک پڕ لە چێژ پڕ لە خۆشەویستی پڕ لە عاشق بوون پڕ لە دەربڕینی ئەو پەڕی سۆز و میهرەبانی لە دیری قورئانە ئەبێ ماڵ بەهەشت بێ ئەبێ بەشتێک بێ لە بەهەشتی دنیا یعنی خۆشترین شوێنی سەر زەوێ بە ماڵەوە بێ ئەبێ ئەمە دابین کە ئەمە چۆن دابین نەکرێ ئەو سۆز و میهرەبانیەیە هەر کەسیان کە چووە دەرەوانێ ئەوی تێدان بەدەوامێ تا دەدگا بێتە ژوورەوە دایەگیان بەدەوام ێستا باوکتانێتەوانێ ماڵەکە ڕێکات و خۆشی ئامادەکە ئیستیقبالی باوەگیانەکە باوەش بە هەمان شێوە دایە تۆزەبوون بوو بە شوێن نابگەرە ئەوە کوا لەکوێیە چونکە ئەو دیار دەبێت لە ماڵە ماڵ چۆڵە بەم هەناسەوە بەڕاستی مامەڵاکرێت ئەگەر بە هەمان شێوە دایکە نەنکە بە هەموو ئانە بەڕاستی شەریعەتی ئیسلامی هەر یەکە بۆ ئانە قۆناغێ پۆستێکە بۆ هەر پۆستێکیش ئەحکامی خۆی داناوە جزاک الله خێر من پێشەوە ئافو خۆم بناسێنم شنیار عومەر دەرچووی زانکۆم مامۆستا پرسیارێک سەبارەت بەوەی کە سەفەرکردن بۆ ئافرەت بەبێ مەحرەم جایز نییە یان ئافرەتێک بۆ خوێندن ینی پێویست کە بچێتە دەرەوە ئەو کاتەش هەر ضرورەکە ینی مەحرەمێکی لەگەڵ بێ دەستەکانی خۆش بێ مامۆستاگیان ئەو کاتی پیادە ڕەویشت کە بۆ یەک ڕۆژ ئەڕۆن ئافرەتە ئەوەش مەحرەمی ئەوێت یان مشکلەی نیە ئەوە ڕاستیە ئەم بابەتێکی زۆر باش بوو جەناب و ڕوژاندێت لە ساڵی تقریبا 2007
کاتێک کە چوینە حەج یەکێ لە مەرجەکانی ئەوە بوو لە حەجی عراقیە سعودیە داینابوو کە ئەبێ هەر ئافرەتە پێ بۆ حەجە بێ محرەمێکی هەبێ کە بینش لەوێ ئاوا لە ناو حاجەکانەوە و کاتە فتوای دژنێ باڵای فتوای حەجی هەرێمی کوردستان بووم سێ دەکەم کۆمەڵی خەڵکەکەن لە کۆمپانیەکان کراون بە محرەمی کەسەکان نەئیناسێ ئەسڵەن هەر زۆر دووری شەرەی ڕۆشتم لەگەڵ بەڕێبەری حەجەوێ قسەم کرد وتم ئەم مەرجەی داتانداوە مەرجێکی زۆر بۆتن لەبەرەوەی تۆڵێ محرەم ئەگونجێ مەسەن تۆ ڕێگە ئاسان کردووە دادێ هەوێ ژنێ بێ بۆ حەج خێراڵی مێدەگەش بێنە ناوەڵاوێ ئیلا ناو بنووسە ناو دەچوونێکی و ئەو دەرناچێ ئەو دەرەچێ یا ژنەکە یا پیاوەکە یا هیچیان دەرناچێ یا کیان دەرەچێ یا خوشکچەکە دەرچێ باوکی دەرناچێ ئەکتورێک کە بۆ کچەکە دەچوڵی باوکیشی خراپ بۆی بکەی بۆی ناکەن کە بۆی ناکەن کەوا بۆ لەم کاتە ناچارە بێ پیاوێکی غەریب هینی شارێکی تر کا باسی بە تەسکەرەیەک و تەزویرکی تاویەکی تەزویر بیکا بە محرەمیەوە لەبەرەوە کەوا بۆ مەرجە ئەلحەمدولیلا مەرجەکە وەڵا بەڕایان زۆر باش بوو بڕیاریاندا هەڵیگرن لێرەدا کاوبێن سەو قسە بووە کەوە دەکەن ئەم قسەیە ئەم دانانی مەرجە کاتی خۆی کە شەریعەتی ئیسلام فەرمی بێ محرەمە چێ زەمەنی ئەو کاتە جیاواز بوو سەفەرکردن بە پێ و بە هەوڵاق بوو ئەگە بڕۆشتنیان لە مەکە و بوو مەدینە بچوونیان مەدینە مەکەوە 7 ڕۆژ تا 11 ڕۆژیان پێچوو 11 ڕۆژ لەکوێ لە دەشتا ئەمایەوانە لە شیوە ئەمایەوە لە دۆڵە ئەمایەوە بۆیە کە بۆ ڕوودانی کارە ساتەکانی نێوانی کوڕان و کچان یا کچانێکە تەنها خۆیان بڕۆن لە شوێنێکی ئاوایە کەرەساتی چی پیا و بەلاماری با چ درندەیە پەلامەریە هەموو ڕووداوەکان ئەگەرێکی زۆر کراوە بوون بەڵام ئێستا ئەو سەبەبانە نەما بۆیە فوقەها دەفەرمون لە هەر سەردەمێکە عیلەتەکە نەما هۆکاری ئەو حکومە نەما حکومەکەش نامێنێ لە ئێستا الحەمدولیلا بەسەر تایارا بین تەنها 3 سەعات 2 سەعات و شتێکمان پێچێ بۆوێ سوار پاسە بین ئەو پەڕی بە 7 سەعات دەگەینە ئەوێ ئەچی بۆ هەر وڵاتێک قانون هەیە حکومەتی لێیە ناو تایارەکە شاتچەنان پەیوەندیت هەیە لەبەرەوە کاوبوو ئێستا ئەو عوزرانە نەماوە ئێستا ئافرەت دەتوانێت بچێت بۆ خۆی بۆ حەجی بەبێ محرەم بەڵام لەگەڵ چەند ئافرەتێکا پێکەوە من چاکە 2 کوچ بن 3 کەس بن بێ کۆبڕۆ زۆر باشە کۆبن باشترە کۆمەڵی ئافرەتن ئەچێ بۆ سەفەر بۆ خوێندن زۆر تەبیعی کۆی سایمە وتم پێم وتی خاتون مای دکتۆرا لە بەریتانیا هێناوەتە ناوخۆشی ڕۆشتووە هەمان لە تورکیایە هەمان ئێستا لە ئێران نەخوێنێ هیچ کێشەیەکی شەرعیشمانی چووکە لەبەرەوەی ئەمە لەوێ ئەو عوزرەی کە کاتی خۆی پێغەمبەری خوا فەرموویەتی ئەو عیلەتە نەماوە لێرەدا کە نەماوە حکومەکەش ئێستا نەماوە. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الأمين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. سخوشي لك أكتوري خوشي زاكيني خواه بخيروي زو سباس بزنا إمام صاش بو برنامجين من نام رباط عثمانة خوێندکارم لە زانکۆی گەشە پێدانی مرۆیی لە کۆلێجی یاسا و ڕامیاری لە بەشی یاسا هاوکات مامۆستا لە بنکەی ڕۆشن بۆ فێرکردن و لەبەرکردنی قورآنی پیرۆز. مامۆستا عەزیز یەک پرسیارمان هەبوو لە خزمەت جەنابتە ڕۆڵی ئافرەتان لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاوکات لە سەردەمی ئێستادا لە عەسری ئێستایا هەمان ڕۆڵە بینن لە ڕۆی جێبەجێکردنی دینەوە. یەک پرسیاری تریشم هەبوو بە کورتی مەوزوعی کەنیزەک زۆر کات هەیە ئەم جیهەتانی کە تازاتون بەلا ڕێیا ئەیبن یەک ڕوونکردنەوەی بچووکمان بۆ بێ لەسەرەوە دەستەکان خۆش یەکەم بابەتی ئەوەی کە ئافەتان سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ڕۆڵی خۆیان بینیوە هەر ئافەتان و دایکە عایشە ژیانی بخوێنەرەوانێ مامۆستایەکە تەلەبە قوتابی هەیە کەسێکە محەدیثە و فەرموودا ئەگێڕێتەوە لە بەرەکانی جەنگا لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەلام لە کاتێکە تیمارەکە ئاو بۆ نەخۆشەکان بینارەکانە بە ئەوانەی کە لەگەڵ پێغەمبەری خوا بوون عەلەیهی سەلام ئافەتان و چەندەها ژنە تەنها عایشە نەبووە ڕزای خوای لێ بێ ئاخوا چەندەها لە خاتونەکانی تر لێ ئیشی خۆیان کردووە داوایان کردووە دەستیان وتۆتەوانەی خزمەتیان کردو بە کۆمەلگا بوونەتە مامۆستای ئافرەتان لە مزگەوتە ئامادە بوون لە حوزوری جەلسە دەرسەکانە ئامادە بوون لە جەنگەکانە ئامادە بوون ئافەتانی ئەو کاتە بە گوێرەی ظروفی خوان ئیشی خۆیان کردووە ئێستا ئافەتی ئێستاش داخوازی سەردەمی خۆیەتی لەسەری وەزیفە دابینەکە شەرت نییە ئەو ڕۆڵە هەر هەماشت بێ ئەگونجێ ئێستا ڕۆڵەکە قورستر بێ ئەگونجێ ئێستا فراوانتر بێ ئێستا دادێکین بە پزیشکەکەی مەسەن بە سۆنەرچی ئەوکەین بە دادێکمان مامۆسایەکی تەکەین بە پزیشک ئەنواع پۆستی تر دەهاتۆتە پێشەوە ئەمە لە ڕووی ئەوەی کە فاسی کەنیزەک بەڕاستی بابەتێکە لەو بابەتانەی کە خۆشبەختانە کەنیزەک و عەبد و کۆیلە بە مێژووەکەی گەڕێتەوە بۆ چەندین هەزار ساڵ پێشی ئیسلام بۆی کە بزانن بە هیچ شێوازێک داهێنانەکەی داهێنانی ئیسلامی نییە لە پێشی ئیسلامە بە 3000 ساڵ 2500 تازە ساڵ بوونی هەبووە ئەوە بازرگانی گەورەی پێکراوە و یەک بۆ لە پرۆژە گەورەکان و خۆشبەختانە گەورەترین تاجری سەر زەوی ئەلیزابێت بووە کە یەکێک بووە لە حاکمە گەورەکانی بەریتانیا 15000 کەنیزەکی هەبوو کاتی خۆی کە کاسبی پێکردوون فرۆشتنی کڕیونی ئەنی گەورەی بازرگانەکان ئەوان بوون ئێمە موسڵمانەکان نەبوون کاتێک کە ئیسلام دێتە ناو واقعەکە لە مەککە و مەدینەدا لە حیجازە بەسەر واقعەکە کەوتووە کە پڕە لەم بابەتە ئەمەش پرۆژەیەکە یەکەم لایەن ڕەهەندی مادی هەیە
دووهەم ڕێهێدی مرۆیی هەیە، سێم ڕێی کەرامەتە ئینسانیەکەی، چوارەمیان لایەنە کۆمەڵایەتیەکەشی. ئەمە ئاسان نییە پرۆژەیەکی ئاوا کە زیاتر لە 3000 ساڵ مێژووی هەیە لەناو عەرەبیشا بۆ 200 ساڵ 300 ساڵ بوونی هەیە بازرگانی پێواکرێ. دەوڵەتی ئیسلامیش هاتووە لاوازە، ناتوانێت خێرا بڵێ ئادەی هەچی کۆینە و کەنیزەکە خێرا هەمووی ئازادکەن با پارەکەی بم. ئەگە پارەی پێ وایە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام سەر کرد، بەس هیچ داهاتێکی ئەوتۆ نەبوو دەرەقەتی 400 مەسەڵەن کەنیزەک و کۆیلە بێ لە مەکە ئازادیان کە 400 ئەوەندە هەزار لیرە کۆکاتەوە. لەبەرەوە هاتچی کرد ئیسلامی پیرۆز بوو دەودە قۆناغی دانا. وەسپاس بەخوا ئێستا بەرهەمەکەیت بینین کاتێک لە ناو کۆمەلگا داهێنراوی خەڵکی تر بوو ئیسلام هات کۆتایی پێهێنا. و پێشتان بڵێم لە سەردەمی دوای خلافەتی ئیسلامیشە بە هەمان شێوە دەست پێ کرایەوانێ بەریتانیەکان ئەم پرۆژە حتا بەڕاستی یۆنانیەکان جێشێکیان هەبوو تایبەت بەس بۆ گرتنی کەنیزەک و کۆیلە بوو. یعنی ئەچوونە سەر یەکدانە منتەقەی گرت دێک هەمویان دەگێت کچەکانیان کرد بە کەنیزە کوڕەکانیان بە کۆیلە پیرەکان و ژنەکانیان بەرەخەسە کرد بۆ فرۆشتن. بازرگانی گەورەیان پێگەیان ئەمەیەکێک بوو لە قەناتێک. ئەمە لە لای لە وڵاتێک کۆمەڵقەت ئەکرا کە پێڵەن یۆنان کە پێڵن وڵاتی فەلسەفە وڵاتی فکر. ئەوان برۆیان پێدایەوە موسڵمانان بە پێچەوانەکە دژی ئەوەسانەوانێ بە هەزاران. پێغەمبەری خوا لە ژیانی خوا 23 ساڵ پێغەمبەرایەتیە دووری خوا لەسەر بێ 63000 کۆیلە ئازاد کردووە. بە مێژوو کە بەتابەتی کە حسابیکەی ئەوەندە کۆیلە ئازاد کردووە تەنها خۆی. دووری خوا لەسەر بێ. مامۆستا لەوانەیە بابەتە زۆر هەڵبگرێ بەڵام کاتمان نییە. بمبورە دەست خۆش. بسم الله والصلاة والسلام على رسول الله. دەستخۆشێن بەرنامەجانتان لێ یەکەم بەخاتین دکتۆری بەڕێزەکەم من ئەیوب مستەفا دەرچووی بەشی پەرستاری لە پەیمانگای تەکنیکی سلەیمانی. پرسیارێکم هەبوو بۆ دکتۆری بەڕێز، ئایا ئافرەت کە دەسەڵات و سوڵتەی نەدراوەتە دەست بە سەردەمانی پێشووە یان نەکراوەتە پێغەمبەر، ئەمە بۆ ئەگەڕێتەوە کە ئافرەت لایانی هەست و سۆزی زیاترە بۆی ئەم سوڵتەی پێ نەدراوە؟ و پرسیاری دووەمیشم خوای گەورە کە فەرمێ وەلیریجالی عەلەیهن دەرەجە، مەبەزەم دەرەجەیە چی لە ڕوانگەی قورئان پیرۆزە؟ دەستەکانە خۆش یەکەم مەسەلەی سوڵتە دەسەڵات کە لە ئافەتان بڵێن دەدراوە بەڕاستی لەبەر ئەوەیە ناتوانێت توانای نیە و ناتوانێت بیکە لەبەر خاتی وتما ئەرکەکەیەتی ئەم ئەرکەکێکی قورسە. سوڵتە و ئیدارە ئەگەکە تەواوی توانەکانی ئینسانە بە ئەبێت تەواو تاقەکانی خۆ لێ واتەکە چونکە حاکم یا ڕئیسی وڵاتێک سوڵتەی وڵاتێک هەرەوە نییە دانیشێ لەسەر کورسیەک دەسەڵاتدارێتی کردن و حاکمکردنی وڵاتێک ئەبێ بیتە عەقڵێک کۆکەرەوەی هەچی وەکۆڵێن بەدابەشێکی بەسەر هەموو ئەو جەماوەری کە تۆ بەرپرسی بەرامبەری ئەمە کاو پانتایی ژیان هەموو داگیرەکە. لەم کاتێک کاوا بوو ئەم پرۆسەی کە ئیشی داافەتانە لێ تێگەدەین بۆ ئیشەکەی خۆی بە تەواوەتی بۆ ناکرێ. ئەمە خاتی ئەوەیە ڕێزگرتنە لێی نەخوا نەخواست بێ ڕێزکردنیەتی. ئەمە نقطەی یەکەم. نقطەی دووهەمیان پرسیارەکە ترێ لەسەر چی بوو؟ لەسەر دەرەجەکە بووم باس کردی لە باسی قەوامەیە خوای گەورە باسی فەزیلەتەکە بما فضل الله بعضهم على وانی قوربان ئافەتان لەگەڵ پیاوانان دەرەجەکان چییە؟ دەرەجەکەی ئەوەیە کە لە مەسەلەی تەفسیری بۆ کردنی قورئان توانای بەرگەگرتنی هەڵگرتنی کۆڵی زۆر بەرگەگرتن لە ناڕەحەتیەکانە کێشمەکان ئەتوانێت لە گەرما و سەرما زیاتر، ئەتوانێت لە بەرامبەر دڕندەکانە باشتر، ئەتوانێت مەسەلەن حەزەکانی چاکتر تەوزیف بکە و ئەتوانێت بەرگە باشتر بگرێت. ئەمە دەرەجەکەم دەرەجەی ئینسانی نییە، دەرەجەی وەزیفەیە. لە وەزیفەیەکم پێ دراوە ئەو وەزیفە نەدراوە بە ئافرەت دراوە بە من. واتە مەسەلەن ئافەتان کاتێککە بۆ بڵین وا دابنێت چی ناو قوتابخانەیە کۆپیەکەوە مدیرەکە ئاڵە کاکێکیان دوو دانە پۆستمان هەیە ئەمانە دەین بەم کوڕەوە دەین بە کچەکە بۆ چونکە ئەمە ئەرکی زیاترە. دەرەجەکە ئەمەیە پۆستێکی زیاترمان پێ داوە لەبەر ئەرکێکی زیاترە. سەرێنێ دەست خۆش قسم زۆر ماوە بیکەین دەربارەی ئافرەتان، بەڵام بەداوای لێبوردنەوە کاتەکەمان بە زیادەوە وەرگرت. سپاسی بەڕێزتانەکەم بەڕێز دکتۆر محەممەد پێنجێنی سەرۆکی لیژنەی فتوای سلێمانی کە زۆر بە باسی بابەتەکەتان بۆ باسکردین خۆ پاداشتان باتەوە. سپاسی ئامادەبوونی بەڕێزیشتانەکەم. سپاس بۆ ئێوەش تا بێگەشتەوەمان لە ئەڵقەیەکی تر خواتان